بەڕێز سەرۆکی پەرلەمان ناوی وەزیرەکان دەخوێنمەوە. 3 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر پێکهێنانی کابینەی هەشتمی حکوومەتی هەرێم و کابینەکەش کەمترین بەڵێن و کارنامەی خۆی جێبەجێ کردووە. کابینەی هەشتم دوای 9 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە نێوان 5 لایەنە سەرەکیەکەی هەرێمی کوردستان پێکات. بەخوای مەزن سوێن دەخۆم کە بە دڵسۆزیەوە پارێزگاری لە یەکەتی گەل و خاکی کوردستانی عێراق بکەم و ڕێز لە یاسا بگرم و نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کاتی سوێن خواردنی لە بەردەمەندامانی پەرلەمانی کوردستان ڕایگەیاند کابینەی هەشتم حکوومەتی هاوبەش و پێکاتەکانی ئەم کابینەیە هاوبەشی ڕاستەقینەن. زۆری نەخەیان ئەم کابینەیە بەوەی پرسی سەرۆکاتی هەرێم کێشەی تێکەوت و 4 وەزیری بزوتنەوەی گۆڕان لە کارەکانیان دەرکران. جگە لەوەش پێکاتەکانی ئەم کابینێ بەشداری ڕاستەقینیان پێ نەکراوە لە بڕیارەکانی کابینەی هەشتم بە تایبەت لە پرسی ئەندامانی ڕێکەوتنی نەوتی و مامەڵەکردن لەگەڵ بودجەی عێراق. ئەم کابینێ لە کارنامەیەکدا باسی دابینکردنی خۆشگوزەرانی ئەکات بۆ هاوڵاتیان، بەڵام سەرنجام ئەم کابینێ با پاسای و قەیرانی دارایی موچەی فەرمانبەرانی کەم کردەوە بۆ کەمتر لە نیوە. سیاسەتی ئێمە ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. ئەویش بە چ شێوەیەک دەکرێت؟ کابینەی هەشتم یەکەمین کابینەی حکوومەتی هەرێم بوو کە دەستی برد بۆ کەمکردنەوەی موچەی فەرمانبەران بە ڕێژێکی زۆر و دوای زیادبوونی داهاتیش ئامادە نییە پێداچوونەوە بکات با سیستەمی پاشەکەوت. هاوکات نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە کاتی سوێن خواردنی لە پەرلەمانی کوردستان وتی کابینەی هەشت زەمینەی لەبەر دەگونجێنێت بۆ کاراکردنی ڕۆڵی چاودێری پەرلەمانی کوردستان. دوای ساڵێک و 4 مانگ لە ڕاگەیاندنی کابینەی هەشتم سەرنجام پەرلەمانی کوردستان لە 21 ئۆکتۆبەری ساڵی 2015 پەک خرا و ئێستا کابینەی هەشتم ماوەی 1 ساڵ و 8 مانگە بەبێ چاودێری پەرلەمانی کارەکانی ڕادەپەڕێنێت. لەبەرەی دۆسی نەوتی شەو لە کارنامی کابینەی هەشتم داهاتووە لەم کابینەیەدا کار دەکرێت بۆ دامەزراندنی سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتیەکان و دامەزراندنی کۆمپانیای نەوتی هەرێم. نەک سندوقی داهاتە نەوتیەکان دانەمەزرێنرا، بەڵکو حکوومەتی هەرێم بڵاوکردنەوەی راپۆرتی مانگانەی وەزارەتی سامانە سروشتیەکانی لەبارەی داهات و هەناردەی نەوت ڕاگرت و هیچ زانیاریێک لەباری نەوتەوە بۆ هاوڵاتیان ئاشکرا ناکات. کابینەی هەشتمی حکوومەتی هەرێم دوای 9 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان پێکات. پارتی سەرۆکی حکوومەت وەزارەتی سامانە سروشتیەکان و ناوخۆ شارەوانی و پەروەردە و پلاندانانی وەرگرت. گۆڕان وەزارەتەکانی داراوی پێشمەرگە و بازرگانی و ئەوقافی وەرگرت. دوای دەرکردنی وەزیرەکانی گۆڕانیش ئەم وەزارەتانە لەلایەن وەزیرەکانی پارتی بە وەکالەت بەڕێوە دەبرێن. یەکێتی نیشتیمانی وەزارەتەکانی خوێندنی باڵا و ئاوادانکردنەوە تەندروستی و شەهیدانی و ڕۆشنبیری وەرگرت. یەکگرتووی ئیسلامی وەزارەتەکانی کارەبا و کاروباری کۆمەڵاتی وەزیری ناوچە دانپێنراوەکان و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمانی وەرگرت. دواتر وەزارەتی کارەبای لێوەرگیرایەوە و وەزارەتی گواستنەوە و گەیاندنی وەرگرت. کۆمەڵی ئیسلامیش وەزارەتی کشت و کاڵ و وەزیری هەرێم بۆ کاروباری ژینگە و سەرۆکی دەستەی مینی وەرگرت.